دوای ئەوەی بەرەبەیانی ڕۆژی دووشەمە بەهێزترین بوومەلەرزە کە لە ماوەی نزیکەی 1 سەدەدا لە تورکیا بوومەلەرزەی وا ڕووی نەداوە کە گوڕەکەی 7.8 بوو، ژماری قوربانیان هەتا دێت زیاتر دەکات. بەپێی ئامارەکان ژماری گیانەدەزان لە ئەکامی بوومەلەرزەکانی تورکیا و سووریادا گەیشتە زیاتر لە 3400 کەس. هاوڵاتیانی شارەکانی دیکەی تورکیا زۆر نیگەرانن لە سەلامەتی کەسوکار و خێزانەکانیان. تەنها لە نێوان کاتژمێر 6 بۆ 7 داتوانین پەیوەندی بە کەس و کارمەوە بکەم. لەم کاتەدا هیچ پەیوەندێکی تەلەفۆنی ناکرێت. هەوڵ دەدەم لە ڕێگەی ئینستاگرام و هەموو جۆرەکانی تۆڕە کۆمەڵایەتەکانەوە پەیوەندیان پێوە بکەم. ناوچەکانی کاهرەمان، مەرعەش، کادرۆغڵو بە تەواوەتی وێران بوون. پەیوەندی بە هەموو دەسەڵاتدارانەوە دەکەم. ئێمە 2 کۆرپەی دوانەمان هەیە. خەڵکێکی زۆر لەژێر ئەو داروپەردوانەدا بەجێماون. سەرباری تێکچوونی هێڵەکانی تەلەفۆن و ئینتەرنێت لەو شارانەی کە بوومەلەرزەکە تیاندا ڕوویداوە، هاوڵاتیەک بازەکەمی پاس و هۆکارەکانی هاتوچۆش دەکات کە ئەوان خوازیارن بە زووترین کات بگەن بە فریای کەسوکاریان. ناتوانم زانیاری وەربگرم. ژن و منداڵەکانم باشن، بەڵام ناتوانم بگەمە براو ژن براکەم لە مەڵاتیان. بەڵێ ناوەندی شارەکە ناتوانم بڕۆم بۆ لایەن. من ناتوانم یەک بلیت پەیدا بکەم. پاسەکەم کاژمێر 7. ناتوانم ئۆتۆمبیل بەکرێ بگرم. هیچ ڕێگایەک نییە بۆ ڕۆشتن. چەند کاژمێرەکە لێرە بە دوای ئۆتۆمبیلێکدا دەگەڕێم. ناتوانم بچمە مەڵاتیا. ناتوانم بگەمە براکەم. سوپاس بۆ خوا، دوێنێ شەو زاواکەم ژنەکەم و ئەوانی تری بردبوو بۆ گوندێک. تەنها لەگە براکەم قسە کرد بە گریانەوە پێیوتم کە زۆر هەوڵی داوە بۆ ڕزگارکردنی کچەکەی. من لێرە گیرم خواردووە. دەبێت چاوەڕێ بکەم. لە ئێستادا باشن، بەڵام نازانم تەنها بە گریان وەڵام دەدەنەوە. من دڵنیا نیم. پاش ئەو بوومەلەرزەیە چەندین بوومەلەرزەی دیکە لە تورکیا و سووریا ڕوویان داوە و زۆربەی خەڵکی ئەو ناوچانە بەهۆی بوومەلەرزەکەەوە ماڵەکانیان بەجێ هێشتووە و بەو سەرمایە لەسەر شەقامەکان ماونەتەوە. بەڵام کەسوکانیان لە ناوچەکانی دیکە سەرباری نیگەرانیان بەرامبەر قوربانیانی بوومەلەرزەکە خۆشحاڵیشن بۆی هەندێک لە کەسوکاریان ڕزگاریان بووە. باز بۆ خوا، هەمووان باشن. من لە گەڕەکی ئارموتلو دەژیم. لەوێ و هەواڵەکەم پێگەیشت. هەمووان باشن، تاکە کێشە باری داراییە. زۆربەی خانوەکان وێران بوون. 20 مانگ فڕۆکەخانە و نەخۆشخانەکان و مۆڵەکانی بازرگانی وێران بوون. دەڕۆین بۆ ئەوێ بەخت یاوەرمان بوو لەگەڵ خێزانەکەمدا یەک دەگرمەوە. لە کاتێکدا خەڵکی ناوچەکانی دیکە دەیانەوێت بە پازیان بە هەر شێوەیەکی دیکە بگەنە کەسوکاریان لەو ناوچانی کە بوومەلەرزەکە لی داون، بەڵام کەمی پاس و هێڵەکانی هاتوچۆ بۆ بە گرفت بۆیان. خواستێکی زۆر هەیە. پاسەکان هەمووی پڕ بوون و هیچ شوێنێکی بەتاڵ نەماوە. لەبەرم هۆکارەش دەبێت پاسی زیادە بنێرن. هەرچەندە وەزارەتی تەندروستی تورکیا دەڵێ ژمارە و کەسانی بەهۆی بوومەلەرزەکەەوە لە تورکیا گیانیان دەستداوە گەیشتۆتە 1651 کەس و زیاتر لە 11190 کەسیش بریندار بوون. بەڵام تا دێت ئەو ژمارەیە لە بەرزبوونەوەدایە. ئەم ئامارە لە کاتێکدایە تیمەکانی بەهاناوە چوون بەردەوامن لەسەر هەوڵەکانیان بۆ دەرهێنانی قوربانیەکان لە ژێر داروپەردووی باڵەخانە ڕووخاوەکانی شار و شارۆچکەکانی تورکیا. ئاسۆ جەبار دەنگی ئەمریکا بۆ راپۆرتی موراد کەرەبڵۆد لە ئەنکەرەوە.